ڕۆژانە ڕۆژی عیشقا بۆ من و تۆ دڵم بەندە بە دڵتەوە وەرە مەڕۆ هەر شەو هەموو شەوێ خەیاڵی تۆ بەئارامی ئەمگەیەنێ تەماڵی تۆ مەستە وەکو من دەدەرکەوە کەم شارە وەکو من نارە من دڵتەنگی دیداری تۆمە دەنگی تۆم بۆ دێنێ باتری هەناسەکانی تۆ دڵم دەلەرزێنێدا ڕۆژانە ڕۆژی عیشقا بۆ من و تۆ دڵم بەندە بە دڵتەوە وەرە مەڕۆ هەر شەو هەموو شەوێ خەیاڵی تۆ بەئارامی ئەمگەیەنێ تەماڵی تۆ مەستە وەکو من دەدەرکەوە کەم شارە وەکو من نارە من دڵتەنگی دیداری تۆمە دەنگی تۆم بۆ دێنێ باتری هەناسەکانی تۆ دڵم دەلەرزێنێدا